مەش بەلای توشتی لە دەو ئاوی دەگەڕین جەنازەکە کەتە پێشمان دەرماهینە وازمانەینە هەتا گوتمان بتە شەو ببتە بەیانیش لەو یەک دو ڕۆژە ئینشەڵا دەبی هەر بیبینەوە چکە مەوعیدەکەی تەواو بکە کاتی ئەوەیە بەسەر ئاو بکەویتن دەست خۆش داوای لێبوردن دەکەین زۆر ماندیشی وا بزانم ئەوڕۆ ئیشەکە لە خوای گەورەیە مادەم لە خوای گەورە بی هیچ ماندی بوون هەر جێک پێویستیان بەیەوە بی دەڕۆن بەڵێ بەڵێ لە هەر جێک بی شوێن جێگایەک بیتن عەرەبی کوردبی لۆمە هیچ فەرق پێ ناکات تەنها لۆ بسڵمانەتی دەکەین کاتتان باش بینەرانی پایتەختی میدیا دوای 3 ڕۆژ لە گەڕان بە دوای تەرمی عومەر تەلعەتی 20 ساڵان ئەمڕۆ تەرمەکەی دۆزرایەوە لە زێی گەورە دەمانێت قسە لەگەڵ سەلیم کاسب بکەین وەکو خۆبەخش ئەمڕۆ لە تیمی لە تەرمی عومەر دەگەڕان چۆن بوو ئەگەر باسی دۆزینەوەی تەرمەکەی بکەین پێشەشی بە خێراتنی کانالەکەتان دەکەین ئەوڕۆ کە ینی دەمازانی کە گومانمان دەکرێت و جەنازە بەسەر ئاو دەکەویتن ئەوە لە ڕۆژ جمعی خینکای مەوعیدەکەی تەواو دەی بۆی کە بەسەر ئاو بکەویتن ئەمەش هەر لە دەو ئاو ینی وازمانەینە هەتا گوتمان بتە شەو ببتە بەیانیش لەو یەک دو ڕۆژە ئینشەڵا دەبی هەر بیبینەوە چکە مەوعیدەکەی تەواو بکە کاتی ئەوەیە بەسەر ئاو بکەویتن ئەمەش بەلای توشتی لە دەو ئاوی دەگەڕین جەنازەکە کەتە پێشمان دەرماهینە دەستی تیمی غەواسش خۆشببی کە پێکەوە بە هاوکاریەک بووین وەکو گروپێک کارمان دەکرد خۆبەخشانی کەلک و لەگە تیمی بەرگری شارستانی خەبات تیمی غەواز مەلا حازم و مامۆستا حیکمەت کاک سەردار غەواس دەستی گۆش خۆش بیتن خوا خێری ملایچ بنووسن ئێوە تەرمەکەتان هێنا تەواریخ قەزای خەبات و ئێستش تەرمەکەی ڕادستی کە سوکاری کرایەوە ئێوە بەشداری پرسەکەش دەکەن بێگومان ئەمە جەنازەکەمان هینامانە تەواری خەبات تەسمیری خانەوادەکەی دەکەنەوە بەڵام نازم خانەوادەکەی دەبنە توبعەدلی ئێستاش لەگەلیان دەبین هەتا جەنازەکەی بە خاک بێدرێتن لەگەلیان دەبێت تا جەنازەکەی دەشارینەوە و دەچینە تۆبزاوی دواتر دەگەڕێنەوە مالێ خوا خێری هەموو لایچ بنووسی دەستی گۆش خۆش بیتنە گۆش بەڕاستی مادیبوونێکی زۆرتان کێشا لەگەڵما دەست خۆش داوای لێبوردن دەکەین زۆر ماندیشی وا بزانم ئەوڕۆ ئیشەکە لە خوای گەورەیە مادەم لە خوای گەورە بی هیچ ماندی بوون هەر جێک پێویستیان بەیەوە بی دەڕۆن بەڵێ بەڵێ لە هەر جێک بی شوێن جێگایەک بیتن عەرەبی کوردبی لۆمە هیچ فەرق پێ ناکات تەنها لۆ بسڵمانەتی دەکەین دەستی تیمی غەواسش خۆشببی بەڕاستی هاوکارمان بوون خوا خێریا بنووسی ئاو بەشی خەمیمە بوونە زۆر سپاسیان دەکەین دەست خۆش بی بەڕێزی بەڵێ بینەرانی پایتەختی میدیا تەرمەکە هێنرایە تەواری خەبات و لە ئێستادا بەڕێ کرا بۆ توبعەدلی هەولێر و دواتر ڕادستی خاوەنەوادەکەی دەکەنەوە تیمی غەواس و خۆبەخشان دەڵێن بەشداری دەکەین تا ناشتنی تەرمەکە و لەگەڵیان دەبین.